ئەو کێکە پڕ لە کرێمەچی بۆ ئەمریکا بەخشی ئێران لەم دۆخە سیارە ئێران چۆن توانی ئەمریکا ناچار بە سازش بکات. ئەمریکا بۆچی ڕازی بوو هیچ گوێی بە هەڕەشەی نێرەکانی ئێران نەدا. لەم چەند ڕۆژەدا ئەمریکا و ئێران گەیشتنە ڕێکەوتنێک کە لە بەرامبەر ئازادکردنی چەند بەندکراوێکی ئەمریکی ئێران چەند ملیارد دۆلارێکی بلۆکراوی وەردەگرێتەوە کە لە کۆریای باشوور و ڕەوانی قەتەر دەکرێت و لە ژێر چاودێریدا دەبێت. ئەمە ئەو خاڵە گرنگەیە کە بۆچی ئەمریکا ڕێگە بە پارێدارکردنی ئێران دەدات لە کاتێکدا بژاردەی دیکەی هەیە بۆ فشارکردن لەسەر ئێران. ئەمریکا دەیەوێت گرژی وڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە، بەتایبەت وەرزی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا نزیک دەبێتەوە. بایدن ئەمە وەک بانگەشەیەک بۆ دیموکراتەکان بەکاردێنێت. لە هەمان کاتدا ئەمریکا دەیەوێت ئێران گرژی لە ناوچەکەدا دروست نەکات، بەتایبەت لە سووریا و عێراق. ئێستا جۆرێک لە متبوونی شەقامی عێراقی بەدی دەکرێت و ئەمریکا خوازیاری ئەوە نیە بێدەنگیە بگۆڕێت بۆ هەرا. لە لایەکی دیکە ئەمریکا لە ناوخۆدا ماڵ و گۆڕی بەندکراوەکانی ئەمریکا وەک جۆرێک لە مرۆڤ سەنتەری و تاک بەڵایی لە ناوخۆدا پیشانی شەقامەکانی ئەمریکا دەدات بە مەبەستی بانگەشەی هەڵبژاردن. لە لایەکی دیکە زیادکردنی هێزی دەریایی لە ناوچەکەدا هۆکارێکی دیکەیە کە بە مەبەستی پاراستنی کەشتیە نەوتیەکانە لە هێرشەکانی ئێران بەکاردەهێنرێت. چەند بربەست و هۆکارێکان تا ئەمریکا هەر بەوالی ڕزگار نەبێت. یەکەم، ڕەوانەکردنی پارەکان بۆ قەتەر. ئەمەوا دەکات سعودیا پاڵپشتی لەو هەنگاوە نەکات. سەرباری یاسایی بوونەوەی پەیوەندیەکانی ئێران و سعودیا لەم دواییەدا، بەڵام هێشتا سعودیا ئامادە نیە لەسەر پشتی بەرژۆندیەکانی ئەو ئێران پارەدار بکرێت. بۆیە سعودیا یاری بە داواکەی بایدن دەکات بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل. بۆ ئەمەش سعودیا بە مەرجەم داوایی بایدن جێبەجێ دەکات. مەرجی سعودیەش گرێبەستی پاراستنی محەممەد بن سلمانە لە داهاتوودا. ئاوشێوی پاراستنی بنەماڵی ئال سەعودە لە بەرامبەر ڕێکوتنی پترۆدۆلار لە ڕابردوودا. بەڵام بایدن لە ئێستادا ناتوانێت دڵنیایی لە گرێبەستێکی وها بدات، چونکە لای بەشێک لە دەنگدەرە دیموکراتەکانەوە ئەمە وەک هەنگاوێکی خراپ دەبینرێت. بۆی ئەمریکا دەیەوێت ڕەوانەکردنی هێزی دەریایی زیاتر وا لێک بدرێتەوە کە پێدانی دڵنیاییە بە سعودیا. لە بەرامبەردا گومان دەکرێت من سلمان هەنگاوێکی لەم شێوێ بنێتەوە و دیاریە گرنگە بدات بە بایدن، چونکە بەشێک پێیان وایە ئیدارەی ئێستای ئیسرائیل زۆر توندڕەوە. هەرەوەندەش نا، بنیامین ناتانیاهۆ هەر لە سەرەتاوە ڕایگەیاند ئێمە دژی هەموو ڕێکەوتنێکی ئێرانین ئەگەر بابەتەکە پارەدارکردنی ئێران بێت، چونکە ئێران سوود لەو پارانە وەردەگرێت بمبەستی کاری تیرۆریستی لە ناوچەکە. ئەمەش زیاتر هانی گروپە توندڕەوەکان دەدات و پارەدارکردنیانە بە مەبەستی تێکدەرانە، بەتایبەت لە عێراق و سووریا و لوبنان. هەرچۆنێک بێت بەم هەنگاوە گەرچی ئێران وەک کێکێکی پڕ لە کرێم تەماشای دیاری ئەمریکا دەکات، بەڵام لەگەڵەوەشدا ئەمریکا چەند ئامانجێک دەپێکێت. ئەوانە بانگەشی ناوخۆی و پاراستنی ناوچەکە لەسەر هەڵدانی گرژی و هەوڵدان بۆ دروست نەبوونی بەرەیەکی دژ بە ئەمریکا لە سووریا، کە رووسیا و ئێران و تورکیا و هێزەکانی دیکە یاری تێدا دەکەن و دەشێت لە هەر دۆخێکدا زیان بە بەرژۆندیەکانی ئەمریکا بگەێنن. هێشتا ئەمریکا پرسی دۆلارەکانی عێراق و ڕەوانەکردنیان بۆ ئێران وەک تاکە چەکی بەهێز دەبینێت. لەلایەکەوە هەڕەشەیە لەسەر حکوومەتی سوودانی و لەلایەکی دیکەشەوە تون دەستی خستۆتە بینە قاقای ئێران. ئەگەر نەتوانێت بژاردەی سەربازی لە عێراق و ئێران بەکاربێنێت، ئەوە دۆلار چەکە بەهێزەکەی دەستی ئەمریکایە و هێشتا ئێران پێویستی بە سازشی زیاترە و ناوەناوە ئەمریکا ڕێشمەکە لەسەر ئێران توندتر دەکات.